سڵاوی خوای گەورەتان لێ بەڕێزان لە پەیامەوە گەشتێکی نوێی وەرزشتان پێشکەشەکەین سەرەتاش لە خولی پلەیەکی کوردستان و یارینەوان هەردوویانەی کۆیە و سیروانی نوێ کە ئێستا یاریەکە پێم وایە کۆتایی هات لە شاری کۆیە و بۆ زانیاری وەرگرتن لەسەر ئەنجامی یاریەکە و هەروەها لێدوان یاریزان و ڕاهێنەران و ئەنجامی یارینەوان هەردوویانەی سیروانی نوێ و کۆیە ڕاستەخۆ حسێن محەممەد پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵمانە. حسێن ئەگەر گوێ لە دەنگی منە سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لە تۆش گۆران، من ئێستا لە ناو یاریگای یانەی کۆیم لە شاری کۆیە لە یاری نێوان کۆیە و سیروانی نوێ لە هەفتەی پێش کۆتایی خولی یانە پلەکانی کوردستان یاریەکە کەمێک پێش ئێستا کۆتایی پێهات لە نێوان هەردوویانە بە گۆڵێک بۆ هەردوویانە. لەو یاریە سەرەتا یانەی سیروانی نوێ بە گۆڵێک پێشکەوت لە ڕێگای بەرهەم عەلی کە بە ئەغڵاتی گۆڵچی یانەی کۆیە بوو. دواتر یانەی کۆیە کۆنتڕۆلی یاریگای کرد و دوای لەدەستدانی چەندین هێرش جێم یەکەم یەک بەیستەوە بوو. لە جێمی دووەمی یاریەکەش دووبارە کۆیە بە باڵا دەستی هاتەوە ناو یاریگا، بەڵام لە هێرشێکی پێچەوانە کە یاریزانێکی سیروانی نوێ زۆر نەما و گۆڵ تۆمار بکاتن گۆڵپارێزی یانەی کۆیە بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام لەگەڵ کرانە دەرەوەی گۆڵپارێزی یانەی سیروانی نوێش یانەی کۆیە هەر باشتر و بەڵام توانیشی گۆڵی بەرامبەر لە ڕێگەی ئەڵوەند هیدایەت تۆمار بکات لە خولەکی 69. لە کۆتاییەکانیش یانەی کۆیە بە تەواتی باڵادەست بوو، زۆر هەوڵیدا گۆڵێکی تر تۆمار بکە بەڵام نەیتوانی. ئەوەی کە جێگای باسە ئەگە هەڵە نەبووم کەمێک پێشێستا بەڵێ حسێن دوای ئەوەی کە لە هەفتەی پێشووشە یانەی سیروانی نوێ بەیانەی ئاشتی شاری سلێمانی دۆڕا هەڵوێستی یاریزانان و ڕایەنەری ئەم یانەیە چییە لە دوای جارێکی تر یەکسانبوون و وەنەبرنەوە نەکردنی تامی برنەوە لەم یارەی کۆیەشدا؟ بەڵێ من دەمەوێتن باسیەوە بکەم کە ئێستا هەردوویانەی کۆیە و سیروانی نوێ بۆ دو هەفتە هەڵیان دەمێنێتن تاوەکو سەرکەون بۆ خولینە ئەگەر یانەکانی تر وەکو سۆلاف براوە بووە، ئەگەر لە یاری لە کۆتا هەفتە سۆلاف بدۆڕێ و یەکێک لەو دیانە سەرکەوتن بەدەستێن. من ئێستا دەچمە لای بژارەکرم ڕاهێنەری یانەی کۆیە، دەمەوێت چەند پرسیارێکی بکەم کاک بژار لەو یاری ئاستێکی بەرزتان پێشکەش کرد بەڵام یاریزانەکانتان مۆفەق نەبوون لەوەی گۆڵ تۆمار بکەن. پێشەش بەخێراتان دەکەم بەخێر بن سەرچان. وەڵای ئێمە هەموو یارێک الحمد لله وشكر لك توفق لك سبحانه وتعالى هم يارك زور باش ياري دقين بلاسي يعني بدك من درزيك ندي براسي وش يعني كويا زور بقاتنا وخزاك قول بتسونيتن بلا ما يتوبانه براسي قليل يا زانه كان ناقيتن او كبيش كشان كدو بخو زناب شد موجود بك بلا نقص يا زانش مانو توان ما دوشو سلاين لنا قولنا قوليان زختيان ليبكين بلام نماطواني قلتو ماركين الحمد لله وشكري هم ياري كانت كجهد ديسان دوباره دك هم ياري كانت كجوابوا بلا نماطواني قلتو ماركين بغلطي يارزاني مش براسي فرقي خصم استغلالي غلطي ما دكاتن قلتو مار دكاتن اما جم دغرن موسر نفسيتي او يارزان انا براسي زختشي زوري جمهوريان لسربون او استعزالي بيارزانا كان كنا ماطواني قلتو ماركين بار حلاوه طبعا شدي بقناعتنا به بس خوش كاك بجار غورا من دمي وي باسي بكم كوالو ياريا زورترين هاندر اماده یاریەکە بووە بە جۆش و خۆشیەوە لەگەڵ تۆمارکردنی گۆلی بەرامبەری یانەی کۆیە جگە لە دەنجی هاندەران هیچ زەنگێکتر لە ناو یاریگا جێبیز نەدەبوو. من دەمە ئێستا وچمە لای خەسرە و گورون ڕاهێنەری یانەی سیروانی نوێ بەڵێ ئەگە کەعبقار لەگەڵم دابێتن خسرە لەو یاریش نەتوانانی سەرکەوتن بەدەست بێنن بە ئاستیش یاریزانەکانت ئاستیان زۆر باش نەبوو. چی دەڵێ لەسەر ئەو یاریە؟ وڵای من ئەڵێم ئێمە هەرچەنە لە دوێنێ هاتوونەتە شاری کۆیە بەڵام ئەمڕۆ ئێمە یەکێک لە خراپترین یاریەکانیان سەڵام یاریە بوو. یاریزانەکان بەهۆی خراپی یاریگاکەشەوە کە بەڕاستی یاریگاکە شیاونی بۆ ئەم یاریش من هیوادارم کە لە یاریگای کەش کرای بەڵام بەداخۆ کۆیەش مافی سروشتی خۆیەتی ئێمە زۆر خراپین لە هەموو لایەنە هەنەرەکان خراپین بەتایبەتی تەکنیک یاریزان ئەمڕۆ زۆر لە ئاواز و نەمانتوانی مەسەن هەندێک هەل خۆزینەوە زۆر ئاسان لەو قەناعەتم بۆ خوێڵ کەوتە زۆر ئاسان پێ و ئێمە دەستخۆشی لایەنی کۆیەکەم هەرچەند یاریزانێکە لێکراوە دەرویاریکی باشیان ئەنجامدا بەڵام من لێرەوە داوایەکەم نێکتۆپی کوردستان هیوادارم یانی کۆژەگەڵ مابن گونا حوتی پانە لە پلەیەکا بن گونا حیان نابەکان نیویان شش حوتی بیتە ئاسیان باش نییە یانە پلەکان زۆر بەهێز بن ئەو پێنج یانم ڕکابەریەکەن خولی نایب لە دوای سێم و چوارەم و تاکو پلەی دەیەم بڕوا بکە ئاسیان زۆر دابەزیە بڕوا بکە یانەکان فەرامۆشیان کردن بەس ئەوەیە کە لە خولەکان بێن و من داواکەم یەکتۆپی کوردستان کاکسەفی لێرە ئامادە بووە کۆیەش مافی خۆیەتی بێ پلە نایب هەڵەبجەش مافی خۆیەتی بێ پلە نایب دەربەنی خانش مافی خۆی سەرکەوی بنایب ئەگەر ئەم شێوازە ئەم سیستمی ئەم نیزامی خولی نایبەوە بڕوا 50 ساڵی گەشت دەربەنی خان و هەڵەبجە خۆی سەر ناکەن بە خولی هیوادارم بڵێ پرسیاری ئەوەی لێ بکەیت پرسیارەوەی لێ بکەیت دوای نەکردنی تامی برنەوە لە دوو هەفتەی ڕابردووە بەڵێنێکی بە ئاندرانی سیروانەدا کە جارێکتر برنەوە بەدەست بێنێتەوە پێگەی خۆی بۆ سەرکەوتن بۆ خولی پلە نایابەکان.
بەڵێ گۆران من دەمەوە پرسیارە لێ بکەم کا خەسرۆ ئەگە هەڵم سۆلاف سەرکەوتنی تۆمار کردو و لەو بە پێتان کەوتووە گارەسی خاڵی هەیە سەرکەوتۆ پیرۆزبایی لە یەکەین ماوەتە ملوانەکە لە بینی سۆلاف 26 سیروان 25 کۆیە و سمێل ئیسێمە لە بڵێ چ باڵێنێک بە هەندەران دەدەیت تاوەکو توانیانەکەتان سەرکەوتن بەدەستبێن لە کۆتایاری ناو شای دۆک لەگەڵ گارە خۆی بەڕاستی ئەم خوڵی ئێمە چەندیارێکمان دەستزەرچوو لەبەرەوە ئێمە چاوەڕوانی جامی تیپەکانی کاکەین ئەبێ هیوا بخوازین کە ینی سمێڵ و ینی سەلاف بەرامبەرن بۆیە بتوانین لەگەڵ گارە سەرکەوتن دەستبێنین و سەرکەوین ئەوەش یاریەکە لە دەست خۆتانیە واتیس ئەمڕۆ بەم بەرامبەربوونی ئێمە کۆی هەردووکمان تا ڕەدەیەک کاری خۆمان زۆر قورس بەرامبەربوونە ئەبێ یاریەکانی کە جگە لە خۆت تەمەناکی خۆبی بیتەوە بێ چاوەڕان جامیانی یاریەکانی کەبی و من ئەڵێم هەر چۆنێک بێ ئەنجام یاریەکان بەڕاستی من هەرە و دووباراکەم ئەڵم من ئەم ساڵەکە ئەو ئەزمموی پامەکە لە خولی پلەکە یانە پلەکان زۆر پێشکەوتون هەموو ینی پیشەگەریانەیە خاوەنی هەندەری باشن ئاسیان زۆر بەرز بۆتەوە هەندێک ڕاهێنەر باشەکانی کوردستان ژەویانە نایەبانن لە یانە پلەکان هیوادارم یەکێکی کوردستان چایە بەو سیسمان خوشێنێتەوە سپاسیانی پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام سپاس کاک حسێن کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی کۆتا کۆمنتت لەسەر یاری سیروان کۆیە بەڵێ کا گۆران دوای بردنەوە یانەی گارە لە شاری دۆ کە ئەمڕۆ گارەژ یاری هەبوو بە فەرمی سەرکەوتنی تۆمار کرد بۆ خولی نایابی کوردستان ئەوەی ماوەتەوە ململانێکە لە ناویان چوار یانەیەکە ڕکابەی لەسەر پلەی دووەم دەکەن بۆ ئەوی سەرکەون بۆ خولی نایاب ئەوانی شەریەکە لە سۆلاو و کۆیە و سیروانی نوێ و سێمێڵن زۆر زۆر سپاس بۆ حسێن محەممەد پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام ڕاستەخۆ لە یاریگای کۆیەوە سپاس بۆ کۆمنت و بۆ چوونەکانت زۆر سپاس بۆ بەڕێزت بەڕێزان بەردەوام دەبین و دەچینە ئەوروپا